47مین خولی هەڵبژارنی ئەمریکا کۆتایی هات. ترامپ کێبڕکێکەی بردەوە. لە درێژەی هەڵبژارنەکانی ئەمریکا بۆ 47مین سەرۆکۆماری وڵاتە سەرنجام کێبڕکێکان لە نێوان کامالا هەریس و ڕکابەرە سەرسەختەکەی واتە دۆناڵد ترامپ کۆتایی هات. هاوکات لەگەڵ ئەوەی زۆر کەس چاوەڕوانی سەرکەوتنی کامالا هەریس بەربژێری دیموکراتەکان بوون، بەڵام دۆناڵد ترامپ بەربژێری کۆماریەکان توانی ببێتە براوەی هەڵبژارنەکان و ببێتە سەرۆکۆماری نوێی ئەمریکا. ترامپ لە ایالەتی فلۆریدای ئەمریکا کوتاری سەرکەوتنەکەی لە نێوان لایەنگرانیدا پێشکەش کرد و ڕایگەیاند. سوپاسی خەڵکی ئەمریکا دەکەم کە منیان بە شایانی سەرۆکۆماری ئەمریکا زانی. ئێمە توانیمان زۆرینەی کورسیەکان بەدەست پێنین و زیاترین دەنگەکانمان سۆگەر کرد. ئێمە سەروەری و شکۆ بۆ ئەمریکا دەگەڕێنینەوە و ئەم وڵاتە دەبینەوە سەردەمی زێڕینی خۆی. من هەموو ڕۆژێک لە پێناو داهاتووی خەڵکی وڵاتەکەمدا دەجەنگم. چارەسەرکردنی کێشەی سنوورەکانی ئەمریکا و قەیرانی کۆچبەران یەکێک لە بانگەشەکانی ترامپ بوو پێش هەڵبژارنەکان و هەر بۆ بۆنەیەوە ترامپ لە میانی قسەکانیدا ئاماژەی بەوە کرد کە سنوورەکانی ئەمریکا ڕێک دەکەینەوە، بە هەمان شێوە کە ئەمریکا لە مێژووی خۆیدا نیشانی داوە کە چەندە و چۆن بربەست و گرفتەکانمان تێپەڕاندووە. بەڵام لەوە گرنگتر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاماژەکانی ترامپە کە لە میانی قسەکانیدا باسی لە عێراق و ئیمارات و سعودیە کردو و ڕایگەیاندووە کە دەبێ باشتر لەگەڵ ئەو وڵاتانەدا مامەڵە بکەین. بەهاتنەوە سەردەسەڵاتی ترامپ سیاسەتی جیهان و بەتایبەتیش ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری گرنگی بەسەردا دێت و دەبێت چاوەڕوانی نوێترین پێشهاتەکان بین.